بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران و بیسەران ئەم کاتەوە کاتێکتان باش خۆم خۆش حاڵەزانم کە لە بەرنامەیەکی تایبەت دێنە خزمەتان بەرنامەکە تایبەت دەبێت بە مانگی ڕەمەزان و هەر جارە گفتوگۆ دەبێت لەسەر بابەتێکی ئاینی بۆ ئەم بەرنامەیە زۆر بەڕێز میوانداری مامۆستا ئاوا نەقشبەندیمان کردووە. مامۆستا گیان بەخێر بیت. پێم خۆشە یەکەم بەرنامە هەم گفتوگۆکەمان تایبەت بێ بە خودی مانگی ڕەمەزان. مامۆستا لە قورئانی پیرۆزە چۆن باسی ڕەمەزان کراوە؟ جەوهەری ڕەمەزان چییە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاسی من ئەی خۆوە چ زۆری یاخود کەمی بۆ زاتی تۆ یەکەوە بێمیسل و بێ هاودەمی، بڕێژە ڕەحمەت خوا لە بۆ ئیمام الهودا بۆ تاقمی سوعەدا هەتا قیامەت لەسەر سەردەفتەری ئەنبیا ڕابەری جن و بەشەر. دەستخۆشی لە جەنابت و لەم کەناڵە جوانەیەکەم زۆر سپاس کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زنجیرەیەک بەرنامەیەکە تایبەت بە مانگی ڕەمەزان و عیبادەتەکان و ئەو پەرستش و تقوسانەی کە مسلمانانی ئەم وڵاتە جێبەجێیەکەن. بەڵێ ئەلبەتە لە باسی مانگی ڕەمەزان و ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانە پێویستە ئێمە سەردێکی تاریخی بگەڕێنەوە بۆ ڕەمەزان. ڕۆژوگرتن لە تەواوی ئاینەکانی دنیا لەو ڕۆژەوە مرۆڤایەتی وجودی هەیە لەسەر ئەم خاکە ڕۆژوگرتن وجودی هەبووە. واتە هیچ ئاینێکمان نییە لە دنیاە باسی ڕۆژوگرتنی نەکردبێ و ئاماژەی بە ڕۆژوگرتن نەدابێ و ڕۆژوگرتنی تیا نەبێ، بەڵکو هەموو ئاینەکان کەم تا کورد ڕۆژوگرتنی تیا وجودی هەیە. ئیتر هەیانە ڕۆژانەیە، هەیانە شەوانەیە، هەیانە لە بابەتێکا ڕۆژوو ئەگرن، هەیانە بە شێوەیەک لە شێوەکان وەڵحاڵ هەموو ئاینەکان ئیهتیمام و گرنگیان داوە بە ڕۆژ. بۆیە کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە ڕۆژوگرتن تایە وجودی هەبووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بووە پێش ئەوەی کەوا ڕەمەزان واجب ببێ. فەرموویەتی دووشەمان بە ڕۆژوو ئەبم ولیدت فیه، لەبەرەوەی تیا لەدایک بوو. یعنی وەکو ڕێزێک وەکو سوپاسگوزاری نیعمەتێک بۆ خوا فەرموویەتی خوایە لەم ڕۆژا کە من لەدایک بووم دووشەمەیە من بە ڕۆژوو ئەبم شکرانەی نیعمەتی تۆ. ئەمە پێش واجبکردنی ڕەمەزان، پێش ئەوەی واجب ببێ واجبی ڕەمەزان. بەڵێ دوای ئەوەی کە ڕەمەزان واجب ئەبێ کە ڕەمەزان واجب ئەبێ بە پێی نەسی قورئان ڕەمەزان واجب ئەبێ. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. ئەفەرمێ ڕۆژووی ڕەمەزانتان لەسەر واجب کرا، کوتیبە یعنی فریضە، واجب کراوە لەسەرتان وەکو چۆن لەسەر ئەوانەی پێش ئێوەش واجب کراوە. واتە ئەمە بەڵگەیە بۆ ئەو قسەیەمان کەوا ئومەتانی پێش ئیسلامیش ڕۆژویان لەسەر واجب بووە. بەڵام گرنگیەکە لەما دەرناکەوێ، گرنگیەکە لەما دەرەکەوێ. خوای گەورە ئەفەرمێ چی لە کۆتایی ئەمایەتە؟ ئەفەرمێ لەعەلەکم تەتەقون، ڕۆژوتان لەسەر واجب کراوە بۆ لەبەر خاتری تەقوا. باشە، زۆر گرنگە من و تۆی مسلمان بین هەڵوەستەیە بکەین لەسەر تەقوا. کە ئەڵێن تەقوا کابرا یەکسەر واز نەکا، یعنی کابرا لە بانگی بەیانی و نان ناخوا هەتا وەکو بانگی ئێوارە، ئەمە تەقوا نییە. یان بۆ نمونە کابرا دەست و دەموچاوی ئەشوا و ئەچێ لە مزگەوت ڕوە و قیبلە سەجدە ئەبا، ئەمە جوزئێکی زۆر زۆر بچووکە لە تەقوا. ئەمە عەمەلیەکەیە. ئەمە زانی وەکو چی وایە؟ وەکو ئەوەیەکەوا تۆ بڕۆی تۆ بۆ ماڵ و تەنها خشتێک لە خشتەکانی خانووەکەت ببینی، بڵێ ئەمە خانووەکەمە. ئەمە خانووەکەت نییە، ئەمە خشتێکی بچووکە لە خانووەکە. تەقوا کامەیە؟ تەقوا پێش هەموو شتێ لە لوغاواتە خۆپارێزی، نەک خواپەرستی. تەقوا یعنی خۆپارێزی. خۆپارێزی لە چی؟ لەوەی کە خوا حرامی کردووە، ئەمە پێ ئەوترێت تەقوا. باشە، کاتێک ئەگەڕێنەوە بۆ تەقوا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە بە نوێژەکانتان و بە ڕۆژوەکانتان ناگەن بە باشت،
بە تەقوا ئەگەن لەبەرەوەی زیاتر بۆیان ڕووکات و فەرمووی ئەتەقوا هاهونا ئەتەقوا هاهونا ئەتەقوا هاهونا سێ جار فەرمووی تەقوا ئالێرەدایە ئالێرەدایە ئالێرە مەبەستی دڵ بوو بەڵێ بۆ ئەوەی بینەران و بیسەرانی ئێمە لایەن ڕوون بێ ئەو تەقوایە کامەیە کە ئەتگەیەنێ بە بەهەشت بەڵێ تەقوا کامەیە کاتێککە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تەقوا ئالێرەدایە واتە ئەبێ ئەم پاشایە کە دڵە تەمان کاتێک ئێمە ئەڵێن دڵ مەبەستمان ئەو گۆشتە سنەوبەریە نییە نا مەبەستمان ئەو پاشا ئیدراکیەیە کە لە ناخی ئینسانە تەحەکوم ئەکا بە ئینسانەوە باشە فەرمووی هەر کاتێ ئەم تەقوایە و ئەم دڵە و ئەم کەسە ئەم کۆنتترۆلە کە تەحەکومی ئینسانەکەیەکە پاک بوو بێگرد بوو ئەو کاتە مرۆڤەکە ڕاستە و خۆ ڕێگە ڕاستەکە ئەگرێ با سێری ئینکەین سێری قورئانکەین جارێکی تر بەڵێ قورئان لە باسی حەزرەتی ئیبراهیمە تەمان ئیبراهیم ئەبول ئەنبیایە حەقی پێغەمبەران هەیە ئللا چەندانێکی کەمی پێش خۆی نەبێ هەر هەمویان لە مناڵ و لە نەتەوەی ئیبراهیم ئیبراهیمش کە خەڵکی ئەم خاک و ئاوەیە ئەفەرمێ وەلا توخزینی یەومە یوبعەثون ئەو ڕۆژەی کە زینووە بمۆ ڕسوام مەکەن بۆچی لەبەر خاتەوەی ئەگەر مرۆڤ دانەری کارێکی خراپ بێ دوایی کە لە قیامەتا زینوو ئەکرێتەوە ئەبینێ خەڵکێک لە دوای ئەو بە ئیشە خراپەکەی ئەم هەڵساون ڕسوا بێ ئەفەرمێ ڕسوام مەکەن ڕۆژی زینوو بوونەوە یومە لا ينفع مال ولا من ئەو ڕۆژەی کە ماڵ و پارە و سامان و سەروەت و ئەمانە هیچ سوودێکی نییە بۆ من تۆ إلا من أتى الله بقلب سليم إلا ئەو کەسە نەبێ کە بە دڵێکی ساغەوە هات بێتە مەیدان دڵێکی ساغەوە هات بێتە مەیدان ئەم دڵە ساغە ئەم پاشایە کە باش بوو ئۆتۆماتیکیەن سائری جەسەدی ئینسان باشە بێ ئەوەتانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە فەرمودەیەکە ئەفەرمێ لە جسمی ئێوە مضغەیەک هەیە پارچەیە گۆشتەیە صلح الجسد كله ئەگەر باش بوو ئەم پارچە گۆشتە ئەم پاشایە هەموو جسمەکە باشە بێ ئەگەر خراپ بوو هەموو جسمەکە خراپ ئەبێ باش ئەمەوێ بپرسم مامۆستا باست لە دڵ کرد یعنی گرنگی و بایەخی تەقوا و دڵ چۆن ئەتوانین تەنها لە خواردنەوە خۆمان نەگرین دڵیشمان بە ڕۆژوو بێ قسەکە لێرەوە دەست پێەکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر ڕۆژوگرتن تەنها خۆگرتنەوە بێ لە خواردن و خواردنەوە باشە پەلکێشمان نەکا لە خراپە و نەمان بابەرە و چاکە ئەوە هیچمان بۆ نەماوەت و تەنها برسێتیەکە نەبێ بۆیە زۆر گرنگە ها قسەکە لە چۆ دەست پێەکە ئێمە خەتوە بە خەتوە هاتینە خوارەوە هەنگاو بە هەنگاو هاتینە خوارەوە هەنگاوی یەکەم بۆیە ڕۆژوو ئەگرین لەبەر خاتریەوەی ئەمانەوێت تەقوا جێبەجێ بکەین باشە تەقوا کاتێ جێبەجێ ئەبێ کە خۆپارێز بین لە خراپە تەقوا لە کوایە لە کێوە دەست پێەکە لە دڵۆ دەست پێەکە دڵ کامەیە کە پاشاکەیە دڵ چۆن باش ئەبێ ئەو کاتە باش ئەبێ کە مرۆڤ لە بینی خۆی و ناخی خۆیان بڕیاری ئەوە بدا کە ئیتر ئەم مانگە خراپە ئەنجام نەدا نەک تەنها خواردن نەخواتەوە مرۆڤەکە وازانێت ڕۆژەکەی تەنها بۆ پەرداخە ئاوە ئەشکێ کە ئەی خواتەوە لە کاتی نیوەڕۆوە نا زەمەکە غەیبەتەکە بوتانەکە چاڵ هەڵکەندنەکە بۆ برادەرەکەی ئیحتیکاری بازاڕەکە هەموو ئەمانە کۆمە بێتەوە ئەمانە ڕۆژەکەی شکاوە فەقیرەتەن بەڵێ لە ڕووی معنەویۆ ڕۆژەکەی شکاوە بەڵام ئەوەیە لە ڕووی زاهری شەرعەڵی کابرا بە ڕۆژوە چکە خواردنەوەی نەخواردووە جا سێریکەن ئێمە زانایانی ئێمە خوێنەوارەکانی وڵاتی ئێمە جاران ئابەم شێوەیە ڕوانویانەتە دڵ من کاتێکە ئەم شەو ئەم ڕۆس ئەقلام و سەرقەڵەمی ئەم بابەتانم حازرە کرد ئەم شعرەی نالیم بینی گوێ لێ بگرێ بەڵێ فەرمێ دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جوابی نادەم چونکە دڵ فەرمانە پێەکا بە خراپێش و بە چاکەش ئەوە من و تۆین وای لێ ئەەکەین کە فەرمانە چاکەکانی زۆرتر بێ دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جوابی نادەم حسابی بۆ ناکەم باش نایشم بە گژیا بۆ مدەتێکە لە قەفەسدایە عەزابی نادەم
چکە ماوەیەکی زۆرە من دڵم گرتووە ئاوا نەمهێڵاوە قسە بکە ئێستا فەقیرە قسەکەشی لێمە ناکەم نا با قسە بکە بۆ خۆی مەجلیسێکی چەمەن و بولبول و بەزمی گوڵ و مڵ بە 200 مەدرسە و دەرس و کتابی نادات واتە ئەو حیوارە معنەویەی کە لە بینی تۆ و شعوری خۆتا دروست ئەبێ بۆ نە لە ڕەمەزانە یان لە هەر عیبادەتێکی ترا 200 کتێب و 200 مەدرسە پێی ناگەن بەڵێ ئەمەیە قیمەتی یعنی قیمەتی چی دەرەکەوێت قیمەتی ئەوە دەرەکەوێت کە ئێمە پێش ئەوەی زمانمان بڕیار بدا بە ڕۆژووە ئەبێت دڵمان کە دڵەکە بڕیاریدا بە ڕۆژوو بێ ئیتر ئۆتۆماتیکیان کەسایەتێکی سەرکەوتوو دەرەچێت لە ڕەمەزانەکەیە مامۆستاجیان لە ڕووی ئاینیەوە مەرجی قبوڵی ڕۆژوو چییە مەرجەکان خۆی ئێمە دوو مەرجمان هەیە باش مەرجێکمان هەیە پێوترە مەرجی ظاهری شەرع ظاهری شەرع ئەوەیە لە پێنج دقە پێش نوێژی بەیانی و ئەم مرۆڤە خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە هەتا بانگی مەغریب ئەمە پێی ئەوەیە ئەم کەسە بە ڕۆژوو بووە خۆی مشتە ظاهیرەکە ئەمە ظاهیرەکەیەتی ئەمە ئەو شتەیە کە بەڕاستی تۆ ئەتوانی بیڵێی بە هەموو مرۆڤێک باشە بەڵام لە ئەساسا قورآن فەرمێ چی ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەفەرمێ نوێژ ئەو نوێژەیە کە لە فەحشا و منکر دوور بخات داری خراپ باشە خۆ ئێمە نوێژ 5 فەرزە ئەنجامی ئەدەین ڕۆژوو ساڵی جارێک لە مانگێکە ئەنجامی ئەدەین باشە واتە چۆن جومعە ڕۆژی جومعە پێی ئەوترێ گەورەی ڕۆژەکان ڕەمەزانیش پێی ئەوترێ گەورەی مانگەکان واتە لەم مانگا ئەبێ من و تۆ زیاتر لە فەحشا و منکر دوور بکەوینەوە کاتی ئەم مرۆڤە لە فەحشا و منکر دوور نەکەوتۆ ئۆتۆماتیکیە نەیتوانیەوە مانگی ڕەمەزان بکاتە مانگی پەروەردەکردنی نەفس جا زۆر خۆشە بزانین مرۆڤ پێک هاتووە لە چی لە چوار کوچکەیەک بەڵێ چوار کوچکەیەکە ئەم مرۆڤ بەم کەسە ئەوترێ مرۆڤ لە چوار کوچکە پێک هاتووە لە لاشە باشە و لە ڕۆح باشە و لە دڵ کە پاشاکەی و لەگەڵ نەفس بەڵێ ئەم چوار شتەیە کۆ بۆ تۆ پێڵن ئەم مرۆڤە ئەگەر تەنها لاشەی پەروەردە بکە مرۆڤێکی کامڵ نییە تەنها ڕۆحی پەروەردە بکە و لاشەی ئیهمالکە هەر کامڵ نییە باش تەنها گوێ بە شەهوەتەکانی بدا هەر کامڵ نییە نا ئەبێ هەمووی کۆ بکاتەوە لە میزانێکە ئەدەوێ بڵێ ئەبێ هەمووی بە ڕۆژوو بێ بڵێ هەر هەر چوارەکە کۆم کاتۆ لە میزانێکە ئینجاوەکو ئەم کەسە پێوترە مرۆڤێکی کامڵ باشە ئەم نەفسە تەمەەن تۆ ئازانی نەفسی هەمومانەکو یەک وایە نەخێر مەراتیبی نەفس من کردومە بە 6 مرتبەیەکۆ بەڵێ مرتبە یەکەمیان ئەم نەفسە ئەمارە بیسووە إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي ئەم نەفسە هەمیشە فەرمانت پێکا بەخراپە وابکە ئەمە بکە ئەوە بکە هەمیشە هەوڵ ئەدا جڵە و کێش بکە جا بوسەیری جوانە فەرمێ والنفس كالطفل إن تهمله شب على حب الرضاع وإن تفطمه ينفطم ئەفەرمێ نەفس وەکو مناڵێ وایە تا شیری بیدێ تا دایکەکە مەمک بخاتە دەمی هەر داوایەکە هەر لێ بابێ جاری وایە 3 ساڵە 4 ساڵە دایکەکە نەیتوانی و هەربی بڕێتەوە چونکە هەر پێی داوە خواردوێتی وئین تەفطیمه ینفەطیم بەڵام ئەگەر هاتوو لێت گرتەوە ئۆتۆماتیکێنی سەوەتانە من و تۆ مەمکی دایکمان نامژین لەبەر خاتریەوەی بڕاندووی نەتیۆ کەواتە ئەم نەفسە هەمیشە فەرمانمان پێکا بەخراپە پاشان من و تۆین جڵەوگیریەکەین ئەبێ بە نەفسی لەوامە لۆمەمانەکە ئاوات قەرار نەبوو تۆ خراپە نەکەی قەرار نەبوو تۆ زەم نەکەی قەرار نەبوو تۆ باشە دوای ئەم نەفسە وردە تۆزێ پاکە بێتەوە ئەبێتە نەفسی ملهمە ئەیانی چی فألهمها فجورها وتقواها پێڵێ ئەڵێ ئەمە چاکە ئەمەش خراپە بەڵام وەڵای من پێم خۆشە خراپەکە ئەنجام بدەی بەڵام تۆیەی جڵەوگیریەکەی بۆ چاکەکە دوای ئەوە ئەگوازێتەوە مرتبەی چوارەم ئەبێتە نەفسی مطمئنە وەکو ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ئیحیا باشتر باسی کردووە ئەفەرمێ چی یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی إلى ربه راضیة مرضیة ئەم نەفسە کە ئەبێتە مطمئنە وردە نزیک ئەبێتۆ
لە بەها باڵاکان کاتێک ئێمەڵێ نەفسی مطمئینە تەنها بەسمانەوە نییە کابراایك بێ بچێ چوار مشقی با لە مزگەوت تاوتەوە نا لە ناو بازاڕایە لە ناو ساحەکایە لە ناو گۆڕەپانەکەیە بەڵام بەباشی لە ناو گۆڕەپانەکە دوایەوە بەرزە بێتەوە بێتە نەفسی ڕاڵیە دوایەوە بێتە نەفسێکی مرزیەیەکی زۆر مرزیەیەکی زۆر جوان کە بە تەواوی مانا ئەم نەفسە پاکە بێتەوە اینجا نەفسی کامیلەیە کە بەڕاستی ئەوە تاکوتەرا لە ناو تاکەکانی کۆمەلگا وجودی ئەبێ ئیلا مەگەر وەکو نەفسی پێغەمبەران وەکو نەفسی ئەو کەسە باڵایانی کە وجودیانێ اینجا ئەم نەفسە لە ڕەمەزانە ئەگەر تەنها من معیدەم بە ڕۆژومێ ئەگەر من تەنها خواردن نەخۆم ئاو نەخۆم بەڵام لەو لاوە نەفسەکەم لە شەپڵی شیپانکردنی خەڵکا بێ ئەوە نەتیجە ئەوە دەرەخا کە ئەم مرۆڤە بە ڕۆژوو نەبووە مامۆستا بەشێکی کۆمەڵگەیە کەمینەیە بە ڕۆژووە بێ بەڵام واجباتی تری دینی جێبەجێ ناکات ئەمە چۆنە ڕۆژوەکەی قبوڵە لە ڕووی زاهری شەرع و ئەم مرۆڤە ڕۆژوەکەی قبوڵە بەڵێ با نوێژیشی نەکردی بێ و با واجباتی تریشی جێبەجێ نەکردوی ئەم کەسە کە بە ڕۆژووە و باوەڕی هەیە بە ڕۆژووگرتن ڕۆژەکەی قبوڵە لە ڕووی زاهری شەرع بەڵام ئەگەر بڵێ ئەمە ڕۆژوویەکی کامڵە یان ڕۆژوویەکی کامڵ نییە نەخێر ڕۆژوویەکی کامڵ نییە وەکو عەرزم کردن ئەمە بۆچی لەبەر خاتری ئەوەی هەر ئەم خوایی کە فەرمانی کردووە بەوەی تۆ لە بانگی بەیانیوە بۆ بانگی مەغریب خواردن و خواردنەوە نەخۆیی ئەم خوایە فەرمانی کردووە هەر لە قورئانەکەیە کە سەرانسەری ژیانمان زەم نەکەین کە سەرانسەری ژیانمان بوهتان نەکەین کە سەرانسەری ژیانمان درۆ نەکەین و بەرەو خراپە نەڕۆین باشە مامۆستا بەپێی نەسی قورئانی ئاینی چی ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ کێ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ هەر کەسێک توانا و تااقەتی جەسەدی نەبێ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ دوای ئەوە لە کاتێکە کە توانا و تااقەتی جەسەدی بۆ گەڕایەوە ئەو کاتە ئەتوانێت ڕۆژۆکەی قەزا بکاتەوە باشە یان ئەو مرۆڤەی کە لە سەفەرە و سەفەرەکەی سەفەرێکی زەحمەتەوە بۆ مەعسیەتیش نەڕۆشتووە ئەم مرۆڤەش ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ ینی ئەی گرتنەوەی ڕەمەزان چۆنە بەڵێ دەسەر چیە ڕەمەزان بگرێتەوە دوای ئەوەی کەوا ئەم مرۆڤە نەخۆش بوو چاک بوویەوە توانا و تااقەتی نەبوو توانا و تااقەتی بۆ گەڕایەوە یان ئەم مرۆڤە لە سەفەرێکی مباحا بوو لە سەفەرێکی دروست و حەڵاڵا بوو بەڵام سەفەرەکەی مەشەقەت و مانوبوون بوو نەیەتوانی بە ڕۆژوو بێت دوای ئەوە کە سەفەرەکەی نەما ئەوە ڕۆژۆکەی دووبارە ئەگرێتەوە بۆ نەخۆش ئەو نەخۆشەی کە ناتوانێت وەکو عەرزم کردن ئەو مرۆڤە کە نەخۆشە ناتوانێت ڕۆژوو بگرێت ڕۆژۆکەی ناگرێت ئەگەر دوایی چاک بوویۆ ئەوە ڕۆژۆکەی ئەگرێ بەڵام ئەگەر چاک نەبوویۆ وەفاتی کرد ئەو کاتە یا یەکێک لە جاتی ئەوە ڕۆژوەکە ئەگرێتەوە مناڵێکی کەسێکی یا ئەوەیە فیدیە بۆ درێ باشترین حل ئەوەیەکەوە فیدی بۆ بدرێت بەڵێ فیدیە بۆ درێت هەر ساڵە و کاتی فیدیە لە دوای 15 ڕەمەزانۆ ئەخەمڵێنرێ بە پێی معیشەت و ژیانی ئەو خەڵکە کە کەسەکەی تیا باشترە بەڵێ خەیرە مەسەلەی پاشەو بەڵێ پارشێوکردن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئێوە پارشێو بکەن لەبەر خاتری و لە پارشێوانە بەرەکەتێ بۆچی لەبەر خاتری مرۆڤ توانا و تااقەتێکی هەبێ بۆ ئەوەی سبەینێ کاتێکەوە بە ڕۆژووە و لە کاتی ڕۆژایە حوسڵەیەکی هەبێ بۆ عیبادەتکردن زۆر باش مەسەلەی تەراویح چی مامۆستا بەڵێ تەراویح سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوش فەرموویەتی تەراویح بکەن بەڵام ئیتر ئەو کاتە مرۆڤەکە بەو شێوەیە نییە بڵێ ئیلا و بیلا بێ دوای نوێژی ئیشاتۆ دەستکەی بە نوێژکردن نا بەڵێ سنەتە فەرز نییە هەندێک پێیان وایە لە سەردەمی حەزرەتی عومەرە تەراویح کراوە بە جەماعەت بەڵێ کاتی حەزرەتی عومەر ڕۆشتە مزگەوت سێرەکە هەر یەکە و 4 و 5 خەریکی نوێژکردنن لەبەرەوەی نەبێتە فەوزا لەبەرەوەی نەبێتە فەوزا چونکە حەزرەتی عومەر عەقڵێکی ئیداری هەبوو یەکێکی بۆ دانانوتی تۆ بەرنێژیان بۆ بکە بە ئەوانی لە دواتۆ نوێژ لە ماڵی شۆکرێت هەبرە بەڵ مەسەلەی ڕکاتەکانی تەراویح چی ڕکاتەکانی تەراویح ئەو کێشەیە نییە کە ئەمڕۆ مسلمانان بیکەن بە ناڕەحەتی بۆ خۆیان تۆ ئەتوانی 20 ڕکات بکە ئەو ئەتوانی 4 ڕکات بکە من ناتوانم 8 ڕکاتەکە باشە مامۆستا بەسەربردنی کاتەکانی ڕەمەزان بە خەو بۆتە دیاردەیەک لە ناو کۆمەڵگەیە هەڵێ من تامی ڕۆ خۆمەیەوە تا عەسرە خەوم
ئەمە چی ینی ئەمە باشتر نییە تۆ ئەم کاتە زێڕینەکە لە ڕەمەزانە هەیە بە عیبادەت و زگرکردن بەسەری بەریت پەندیاری لە ڕۆژوگرتنە بریتە لەوەی تۆ برسیت بێ بریتی نییە لەوەی کەوا تۆ برسیت نەبێ نا پەندیاریەکە ئەوەیە کەوا تۆ برسی و ببێ بەڵام تۆ ئەگەر بێ بخەوی برسێتیەکە و دەست ناکەوێ برسێتەکە نابینی ڕاستەوە خۆ بۆ منە مرۆڤی وا هەیە ئەڵێ نوێژەکەی عەسر و نیوەڕۆ پێکەوە جەمعەکەم و ئەیکەم و ئیتر ئەو کاتە هەمووی خەوتووە شەوەکە هەمووی باقیەکەی بەخەبەرە بەڕاستی ئەمە هیچ حکمەتێکی تیا دەرناگەی ئەمە لە ظاهیرا ئەم کەسە بە ڕۆژوو بووە بەڵام لە ڕووی مەعنا و فەحوا و واتا و گەورەی ڕۆژۆکە هیچ سوودێکی نەبینیوە ئەمامۆستا شتێکی وام نەماوەگەست سەبارەت بە ڕەمەزان شتێکت مابێ من پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە خەڵکی مسلمان و لە خەڵکی غەیری مسلمانی شەکەم چونکە بەڕاستی خەڵکی غەیرە مسلمانی ئێمە لە وڵاتە ڕێزیان لە ڕۆژووی ئێمە گرتووە و بە ئومێدم ببێتە مانگێکی خۆشی و بەرەکەت و ڕەحمەت بۆ گشت لایەک و دەستخۆشی لە جنابت و لەم کەناڵەکەم کە ئەم بەرنامە جوانی داناوە و بە ئومێدم سوودی هەبێ بۆ تەواوی کۆمەلگا و خەڵکی سوودی لێ ببینێت زۆر سپاس مامۆستاکیان بینەران و بیسەرانی خۆشەوی زۆر سپاسانەکەین تا بەرنامەیەکتر پێدان شاد دەبینەوە خواتان لەگەڵ تەندروست و شاد بن.